عەبدولحەکیم فەرحان ئەو منداڵە تەمەن 12 ساڵانەیە بوو کە هەفتەیەک بەر لە ئێستا بە مەبەستی هاوکاری ماڵەوە و دابینکردنی بەشێک لە بژێوی ژیانیان خانەوادەکەی عەرەبانەیەکیان بۆ کڕیوە و لە گومرجی سەوزە و میوەی هەولێر دەستی بەکار کردووە. بەڵام دوای تێپەڕبوونی هەفتەیەک لە کارکردنی ئێوارەیەک دوای تەواوبوونی داگرتنی باری ئۆتۆمبیلێک شۆفێری ئۆتۆمبیلەکە بێئاگا لەوەی عەبدولحەکیم لە بەردەم دەرگای ئۆتۆمبیلەکەدایە دەرگا ئۆتۆماتیکیەکەی دادەخات و داخستنی و دەرگایش کۆتایی بە ژیانی ئەو منداڵە دەهێنێت. ئەوانە لێرە ئیشیان دەکات تا ساعت 5 ئێوارێ ئەو منداڵە لەگەرم بوو. لێرە لەکنەمە برایەکانی لێکوانە ئیشێ دەکەن لەکنەمە بوو. دوای ساعت 5 وەختی من خلاص چوومەوە ئەوانە شەوێ لێکوانە دەبن ئیشێ دەکەن برایە گەورەکانی. لێرە دیارە یارمەتی برایەکانی دایوە بزانم لۆری بار دەکەن. بۆ شاتێک بەجیما بۆ ناو لۆری ئەو منداڵەش ناو سیارێەوە کەس ئاگای لێ نەبووە. ساعت بارەکە دەرکەی قەپا دەکاتن دەرکەی ئەتیکۆی دەرێن ڕاست سەری بە ئاسنی ئەتیکۆی دەکەویت بە جیهازەکەی ڕاست سەری کەپس دەبیتن. ماوەش پێ دەچین دێن لێکوانە هێوەتر دەڕۆن دەرکەی دەکەنەوە کەس ئاگای لێ نییە. دەنێن کاتش کە دەرکەی دەکەنەوە و ئەو منداڵ ڕاست بەرەتەوە تەواو دەبێت. تا ڕۆژ ئەو هاتەبوو لێکوانە هاتە یەکوان بنوێتی. عەرەبانیش گچکەیە بوو یەکدی دەستی یەکتایە. عەرەبانەکە چاتا دەمی لێرە بوو. نامەکەنە خۆم لێکوانە برایەکانی ئیشان کرد لێکوانە وەزعیان زۆر خراپ بوو. حتا چەندی بیرە خراپ بوو. چکە من لە هەمویان لەم کەسێکی لێکوانە زیاتر ئاگاداری وەزعەکەیان بوو. عایلەکی زۆریشن. یەکەم بەرپرسیارەوە حکومەتە. یعنی حکومەتەکە بێت و معاشێک لە بۆ منداڵە دابینکە ئەوە پێویستی بە ئیش نییە. دووەم دایک و باوک. وەختێک ئەو منداڵە دەنێری بۆ گومرگ بۆ شوێنێکی والا ئەوە توانێت و ئاسن و پاسەی نییە کە بارکە. وانە ئەوە جەگە ئەوە تڕێلێ و بەڕادە قورس هەموو ئاسنە. خاڵی سێم ئەوەیە ئەو بەقارێک کە شتی بۆ منداڵە دەگەوستەوە. یعنی لەبەر ئەوەی 2000-3000 هەرزانتر ئیش بۆ منداڵە دەکا. ئاپەرمێستا ئەو منداڵە بەستە زمانە غەریبە ئەوە ڕۆی ئەو منداڵێک لێکانە مرد و کەتە بەینی جەگ و ئەوەی بۆدی قەلابی. وتەبێژی پۆلیسی ولێریش دەڵێت توانیومانە ئەو کەسێک کە تۆمەتبارە و کەم تەرخەمیش بووە دەستگیری بکەین و پەڕاوی لێکۆڵینەوەش بۆ ڕووداوەکە بکەینەوە. 26/2/2018 حاڵەتێکی گیان لە دەستدانی منداڵێکی تەمەن 12 ساڵان بوو بەداخەوە لە یەک لە ئەلوەکانی شاری هەولێرێکەوە کاری بە ئەمباڵی بووە. دوای ئەوەی کەوە بارەکەی بار کردووە دەرگای ئۆتۆمبیلێکی بار هەڵگری زۆری ئەتیکۆ کە دیارە تۆماتیک بۆ کارەبایی بووە سەری بەر دەرگاکە کەوتووە و دەست بەزی گیانی لەدەستداوە. ئێمە توانیماوەکو بەڕێبەراتی پۆلیسی هەولێر ئیجراتی یاسایی خۆمان بکەین و توانمان تا ئەو کەسێک کە تۆمەتبارە وەکەم تەرخەمان دەستگیر بکرێ کە ماڵی 1997 وە خێزاندارە ئێستاوکە لە ژێر لێکۆڵینەوەدایە. لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی بەرچاوی مناڵانی خواردەمە 19 ساڵ لەسەر شەقام و ناو بازاڕ و گومرگ و شوێنە گشتەکان کار دەکەن و بەردەوامیش ڕێژەکە لە بەرزبوونەوەدایە. ئەمە دوای کردووە حاڵەتەکانی بوون بە قوربانی منداڵان لە کاتی کارکردندا لە بەرزبوونەوە دابێت. تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکانیش هەنگاوی پێویستیان بۆ چارەسەری و کێشەیە نەناوە. حەکیمە منداڵە تەمەن 12 ساڵە بوو کام عەرەبانەی بەکاردێنا بۆ دابینکردنی بەشێک لە بژێوی ژیانی خانەوادەکەی. بەڵام قەدەر ڕێگەی پێنەدا لە هەفتەیەک زیاتر لە کارکردنەکەی بەردەوام بێت و لە کاتی کارکردنیدا سەری بەر دەرگای ئۆتۆمبیلەکە دەکەوێ و هەر لەوێ گیان دەسپێرێت. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.